ئێمە ئەمڕۆ لە بزوتنەوەی گۆڕان وەک ژووری پەرلەمان و حکوومەت فراکسیۆنی گۆڕان لە خزمەت هاوڕێیانمان لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و بە یاوەری لیژنەی هاوبەشی سەرکردایەتی هاوبەشی نێوانمان لە بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان لە مەکۆی سەرەکی لە خزمەتیان نابووین بۆ کۆبوونەوە و قسەکردن دەربارەی چۆنیەتی هەنگاونان و بەرنامەی کار و ئەو ئامانجانەی کە ئیتیلافی هاوبەشی نێوان فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕێگەخا. ئەمڕۆ کۆبوونەوەیەکمان کرد و تیایدا هەموو ئەو هێڵە سەرەکیانە و هەموو ئەو هەنگاوە استراتیژی و هەموو ئەو ئالیەتی کارکردن و چۆنیەتی کارکردنی بەیەکەوەیمان لە ئاستی سیاسی و لە ئاستی پەرلەمانی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقا دانا. ئێمەش سپاسی هەواڵانمانەکەین لە بزوتنەوەی گۆڕان سەرکردایەتی هاوبەشی هەردوو لامان هەواڵانمان لە فراکسیۆنی گۆڕان بۆ ئەم پێشوازیەیان دیارەمە یەکەم کۆبوونەوەی هاوبەشی هەردوو لامانە بە شێوەیەکی فەرمی. ئێمە پێشتریش هە لە ڕاگەیاندراوی ڕێکەوتنامەکە باس لەوە کراوە تەکید لەوە کراوە کە ئێمە بین بە یەک فراکسیۆن لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و دیارە لە پەرلەمانی کوردستان و لە ئەنجومەنی پارێزگاکان. ئەمڕۆ قسەمان کرد لەسەر وردەکاری ئەم یەکگرتنەوەیە، وردەکاری ئەم فراکسیۆنە.